لەسەر سەردانەکەی سەرۆکی حکوومەت و شاندی یاوەری بۆ بەغدا گفتوگۆی زیاتر دەکەین. بەڕێز دکتۆر سەباح سوبحی جێگری لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر سەباح شەوتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ کوردستان 24 ڕووماڵی ئەم بابەتە و ئەم پرسەی کردووە. تێڕوانین و خوێندنەوەی جیاوازمان بەرگوێ کەوتووە. باس لە گرنگی ئەو سەردانە کراوە. با دەستپێک هەر بۆ دەست پێ بکەین لەگەڵ بەڕێزیشتا. تێڕوانینی ئێوە بۆ ئەو سەردانە چی بوو؟ ئایا ئەو سەردانە وەکو باز دەکرێت لەم کاتە تا گرنگ بوو؟ سڵاو لە ئێوەی بەڕێز و گەشتبینەرانی خۆشەویست. بەڕاستی گرنگە زۆر ئەم پەیوەندیانە ناوەناو ئەپدەیت بکرێتەوە. دانیشتنی ڕاستەوخۆ زۆر گرنگە، یعنی ئەگەر هاتوو تێڕوانینێکی سیاسی سایکۆلۆژی بدۆزینەوە بۆ ئەم سەردانە، بۆمان دەردەکەوێت کە مەسلەی دانیشتنی ڕوبەڕوو زۆر جیاوازە لەوەی کە لە دوورەوە بزانن داواکاریەکانت چییە. خۆ حکوومەتی ئیتیحادی دەزانن هەرێمی کوردستان چی دەوێت، بەڵام ئەو دانیشتنانە زۆر گرنگە. یەکەم لەسەر بابەتی نیشاندانی نیەتە، ئەوە خاڵێکی گرنگە. دووەم لەسەر مەسلەی ئاڵوگۆری بیر و ڕایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە دەوڵەمەندکردنی ئەفکارەکانە. سێیەم ئەویش زۆر گرنگە، ئەویش بڕیاردانە بە شێوازێکی ڕاستەوخۆ. یعنی ئەگەر هاتوو خاوەن بڕیار کە پێکاتووە لە جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی بەرامبەر بە چوار سەرۆکایەتەکەی دیکە دابنیشێ، یەکسەر دەتوانن بە شێوازێکی ڕاستەوخۆ بڕیار بدەن. کەواتە ئەو سێ سیفەتە سەرەکیە هەیە کە دەکرێت بڵێن کە زۆر گرنگە بۆ هەر دانوستانێک، بۆ هەر کێشەیەکی هەڵپێسراو کە ماوەتەوە ماوەکی زۆرە. ئێمە باسی ئەو کێشانە دەکەین. گرنگترین ئەم سەردانەش ئەوەیە کە فرێمیی داناوە، یعنی چوارچێوەیەکی داناوە بۆ هەموو ئەو بابەتانەی کە کێشەیە تاکو ئێستا ماوەتەوە. ئەویش مەسلەی بودجەیە کە زۆر گرنگە لەو ماوەیە کە ئێمە کار دەکەین وەکو ئەندام پەرلەمان بۆ ئەوەی بودجەی هەرێمی کوردستان زامن بکەین. ئێمە پێویستمان بە زەماناتە، ئیتر کاتی ئەوە نەماوە تەنها یاسایەکی وشکمان پێشکەش بکەن و بڵێن ئەمە یاسایە و تەواو دەبێت تەطبیق. نە، دەبێت زەمانات هەبێ بۆ تەطبیقکردنی یاسا. طبعا زەماناتی تەطبیقکردنی یاساش لە دەستورەوە وەرگیراوە. ئەو دەستورەش لە مادەی 3 و 13 زۆر بە ئاشکرا باس کراوە کە وڵاتی عێراق وڵاتێکە فرە ئاینیە، فرە نەتەوایەتیە، فرە مەزهبیە. لە مادەی 13ش باماشەوە دەڵێ دەبێت تەوازونێک هەبێ لە هەموو بابەتەکان، یعنی لە بابەتی دامەزراندنە، لە بابەتی بڵێن بودجەیە یەکسانی هەبێ، فرسەی هەمان فرسەت هەبێ بۆ هەموو هاوڵاتیانی عێراقی. کەواتە ئێمە بنەمای سەرەکی ئەو دانوستانانە مەسلەی دەستورە، بە پێی دەستور دەبێت کار بکەین بۆ ئەوەی بگەینە مافەکانی خۆمان. هیچ شتێکی زیاتر لە خۆمان نامانەوێت. نیەتێکی جددی دەبینن لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان، بۆ جێبەجێکردنی یاساکان، بۆ جێبەجێکردنی دەستور. بەڵێ، بەڕاستی محەممەد شەیع سوودانی لە کاتی بڵاوکردنەوەی منهاجی وەزاری خۆی لە ناو پەرلەمان کە ئێمە دەنگمان لەسەردا، سێ مەحوەری سەرەکی دیاری کرد کە تایبەتە بە هەرێمی کوردستان. یەکەم مەحوەری ژمارە 11ە لە منهاجەکەی. ئەو مەحوەرە باز لە نەوت دەکا و دەڵێت چۆن دەبێت ئێمە مەسەن چارەسەرێکی گشتگیر بدۆزینەوە بۆ هەموو عێراق و لەگەڵ ئەوەش هەرێمی کوردستانیش، لەبەرەوەی ئێمە دەمانەوەی کەرتی نەوتی بەرەو پێش ببین. ئەو وڵاتە پێکاتوە لە ئەوەی کە ئابوووریەکەی ئەتیمادی سەرەکی لەسەر نەوت دەکا. ئەوە خاڵ یەکەم. لە مەحوەری تایبەت بە هەرێمی کوردستان کە مەحوەری 20ەمە باس لە هەرێمی کوردستان دەکات، دەڵێ ئێمە دەبێت چارەسەرێک بۆ هەموو کێشەکانی کە هەمانە لەگەڵ هەرێمی کوردستان بدۆزینەوە و بە تایبەتیش لەسەر پرۆژەی لەسەر یاسای نەوت و گاز. یعنی ئەو فەقەرەیە زۆر بوازحی باز لە نەوت و گاز دەکات کە کێشەیەکی سەرەکیە لە ئێوان حکوومەتی ئیتیحاد و حکوومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەش مەحوەری 23 کە دایناوە دەبێت چەند پرۆژە یاسایەک پێشکەش بکرێت.
ئەو پرۆژە یاسایانە یەک لەوانە پرۆژەی نەوت و گازە، یعنی ئێمە دەبێ کار بکەین لەسەر یعنی کێشە سەرچیەکان. ئێمە کێشەی سەرچیمان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی نەوتە، نەوت و گاز. دەبێ ئێمە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزینەوە بە ڕێگای یاسایەکی عادل کە بتوانێت تطبیقێکی بنەمایەکی دەستوری هەبێت، تطبیقەکەی بۆ مەسلحەتی هەموو ملەتی عێراق بێ و ملەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کەواتە دکتۆر سەباح لێننا ئەو یاسایە بەو شێوازە دەتوانین ئێمە دەمەوێت پرسیار لەسەر ئەو بکەم پرۆژە یاسای نەوت و گاز چی بەسەر هات؟ بەڵێ پرۆژە یاسای نەوت و گاز پێویستی بە ئیتیفاقی سیاسیە، یعنی ئێستا ئەو سەردانەی ڕێزدار سەرۆکی حکوومەت بۆ بەغا ئەمە بناغەیەکی پتەوە بۆ ئەو ئیتیفاقە سیاسی کە هەبێ کە بتوانین ئەم قۆناغا زەمینە سازیەکی بۆ بدۆزینەوە. پرۆژە یاسا بەڕاستی هەیە، وجودی هەیە، لە ئەویش لە 2007 و 2011 پرۆژە یاسایان پێشکەش کردووە، بەڵام ئایا ئەو پرۆژە یاسایە بۆ ئێستا گونجاوە یاخودنا ئەوە پێویستی بە دیراسەیەکە، دیراسەکەش لەسەر بنەمای ئەو ئیتیفاقە سیاسیەیە دەکرێتن. ئێمە مهمترینشت ئەوەیە کە ئەمە مادەی دەستوریمان هەیە، مادەی دەستوری ژمارە 111-112 کە مولزەمە لەسەر مەسی نواب کە ئێمە پرۆژە یاسایەک پێشکەشکەین. ئێستاش کاتیتی ئەمن بە تەسەوەری خۆم ئەم ساڵە، یعنی ئەگەر ئێمە بتوانین پرۆژە یاسایەکی گونجاو پێشکەش بکەین، ئەوە دەبێتە ئینجازێکی تاریخی بۆ کەرتی نەوت لە عێراق و لە هەرێمی کوردستان و دەڵێ ئێمە بەبەستت کوردە یان ئەم خولەی ئەنجومەنی نوێنەرانە؟ کوردە، بەڵێ ئەم بەناوی کورد قسەی دەکەم، ینی ئەمە نوێنەری کوردین. باش، تا ئێستا هیچ پرۆژە یاسایەکتان ئامادە کردووە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان؟ هیچ پرۆژە یاسایەکتان لەبەردەستایە بۆی کە پێشکەشی بکەن وا باس دەکەیت دەڵێ دەبێتە ئینجاز؟ بەڵێ ئەم پرۆژە یاسایی کە هەیە 2011 خراپ نییە، یعنی بەڵام پێویستی بە دەستکاری هەیە، پێویستی بەوە هەیە کە ئێمە حقوقی خۆمان تێیخین. بەڕاستی لە ناو پرۆژە یاسایی نەوتی دوو کەرتی سەرەکی هەیە، کەرتێکی فەنیە، کەرتێکی تریش هەیە دەستوری یاساییە. یعنی ئێمە دەبێت باش بزانین کە مەسەلەی حقوقی هەرێمی کوردستان لە نەوت ئەوە شتێکە محسومە، یعنی ئەوە نییە ئەمە مفاوەزاتی لەسەر بکەین یاخود بڵێن لە ناو یاساکە دەستبەرداری بین و نامانەوە، شتیوان نییە. نەوتی هەرێمی کوردستان شتێکە عیلاقەی بە ژینگەی هەرێمی کوردستان هەیە، ناکرێت لە ناو یاساکە هیچ یاسایەک یان هیچ مادەیەکە بێ کە ببێتە هۆی ئەوەی کە ئێمە ئەم کەرتی نەوتەی لەدەست بدەین یاخود بیکەینە کەرستەیەک بۆ مفاوەزات. ئەمە خاڵێکە. خاڵی دووەم کە دێتن مەسەلەی فەنیەکەیە، ئەو زۆر ئاساییە. ئێمە دەتوانین گفتوگۆ بکەین، دانوستان بکەین لەسەر چۆنیەتی فرۆشتن و چۆنیەتی دەرهینان و لەسەر مەسەلەی کۆمپانیاکان کە بەشداری دەکەن لە دەرێنانی نەوت لە هەرێمی کوردستان. ئەوانە دەکرێت ئێمە دانوستانن بکەین و ئەفکاری مشتەرەکمان هەبێ لەگەڵ حکوومەتی اتحادی. بەڕێز دکتۆر سەباح سوبحی جێگری سەرۆکی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق، سوپاس بۆ بەشداریت.